بەڕاستی ئەگەر لە ڕووی دراماوە باسی بکەین درامای تورکی ئێستا ماڵی هەموو کوردێکی داگیر کردووە بەڕاستی تۆ سێری کەناڵە کوردەکان کە بەردەوام خەریکی ئەوەن کە فلیمی کوردی وەرگەڕنە سەر زمانی کوردی و هەموو ماڵێکی کوردی داگیر بکە بەڕێی من ئەگەر ئافرەتان ئەوەی دانیشن بابەتێک بخوێنەوە لە هەرچی ڕوویە کۆبێ بۆی ئاستی ڕۆشنبیریان بەرزکەنەوە پێویست ناکاسی دراما تورکیەکان بکەن بەڕاستی ئێستا وای لێ هاتۆ دراما تورکیەکان بۆتە هۆی جیاببوونەوەی ژن و مێردەکان لە یەکتری ڕەدیان لە ڕووی جلوبەرگەوە وەکو باست کرد ئێستا جلوبەرگی تورکی بە تایبەتی تۆ ئەڕووی مارکێکە ئاکڕی ئەڵێ تورکیە مارکەکە ینی ئەوەی تەسیر کردو سەر کوردستان ئەمەش ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بۆستێنێ هەم لە ڕووی ئەوەی کە درامای کوردی خۆی درامای کوردی خۆی دەربکات پەرەی پێ بدات نێڵێ ئەوە درامای تورکی لە کەناڵە کوردەکانەوە پەخش بکرێت یان لە ڕووی جلوبەرگەوە والی هاتووە ئێستا جلوبەرگی کوردی هەنێ بۆ هەنێ شوێن نەبێ بە تایبەتی ناتوانانی لەبەری بکەیت زۆر گرنگە حکوومەت کار بۆ ئەمە بکاو وشیاری بڵاو بکرێتەوە ئەتوانین لە بابەتی ڕۆژنامەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی سوۆسیال میدیا ئەمانە توان دەورێکی کاریگەریان هەبێ بۆی کە ئەوەنە ئەم بابەتە تورکیانە بیانی بەعام لە ڕووی هونەریۆ لە ڕووی درامای تورکی لە ڕووی کاری ئەوەی کە بە تایبەتی هەموو کات ئەبیستین کە فڕۆکەی تورکی ڕز و باخی هاوڵاتیانە سووتێنێ ئەمە ئەتوانی بە هەموو شێوەیەک تۆ لە تۆڕی کۆمەڵایەتی بێ لە سوۆسیال میدیا بێ ئەمانە ئەتوانی دژی بۆستیتەوە بەرنامەی بکرێت و کاری لەسەر بکرێت. مێژووی باشووری کوردستان لە داگیرکاریەکانی تورکیا تەنها لایەنی سەربازی نییە بەڕای من پێش هەموو شتێ لایەنی هونەری و درامایە ئێمە بارکراین بە درامای تورکی و بە تەواوەتی درامای ئێمە داگیر کراوە کەوتۆتە پەراوێزەوە و لێشاوێک لە درامای تورکی هاتووەتە ناو ماڵەکانی ئێمە ئەمە بەشێکە لە داگیرکاری لایەنی تری داگیرکاری وڵاتەکە ئێمە لەلایەن تورکیاوە بریتێ لە کاڵا و شمەکی تورکی بۆ وڵاتەکە ئێمە ئێستا کاڵا و شمەکی خۆمان بە تەواوەتی کەس دەی ناپرسێتەوە ئەوە بە تەواوەتی کاڵا و شمەکی تورکی هەر لە جلوبەرگەکەی منەوە هەتاوەکو جلوبەرگی تەواوی کەس و کارەکەم و تەواوی شارەکەم و تەواوی وڵاتەکەم بۆ بە تورکی حاڵەتێکی ترکی ئێستا لە زیادبوون و برەوێکی گەورەدایە بریتێ لە داگیرکاری تورکیا بۆ ناو هەرێمی کوردستان لە ڕووی پەروەردەوە ئێستا لە دهۆک و لە شاری هەولێرە بە ڕێژەیەکی زۆر قوتابخانەی تورکی و باخچەی ساوانی تورکی کراوەتەوە لەو داگیرکاریانەوە ئێستا تورکیا پەلی هاویشتۆ بۆ داگیرکردنی زەمینی واتە تەنها لەلایەنی کاڵا لەلایەنی پەروەردە لەلایەنی شمەک و لەلایەنیەکانی هونەرەوە نەوەستاوە بەڵکو ئێستا زەمینی ئەمە داگیرەکە بەدەیان سەربازگەی تورکیا لە شارەکانی هەرێمی کوردستانە کراونەتەوە ئەمەش چی بۆ هێناوین ئەمەش خێر و بێر و ئەمەش قازانجی مادی بۆ نەهێناوین بەڵکو لێشاوێک لە خوێن لە ڕۆڵەکانی ئێمە بەهۆی داگیرکارەکانی تورکیا لە ناوچە سنووریەکان ڕژاون چەندین گوند و چەندین دێهاتی کوردی خۆمان دێهاتی خۆماڵی کوردی خۆمان کە بەرهەمی کەلەپوری و بەرهەمی خۆماڵی خۆمانی تایە بە تەواوەتی وێران کراون دارستان و پوش و پاوانەکانمان سووتێنراون ئەمە بەرهەمی داگیرکارەکانی تورکایە بۆ خاکێرەمی کوردستان ئێستا سەردەمی گلۆباڵە سەردەمێکی جیهانگیری زۆر سەختە و تۆڕی کۆمەڵاتی ڕۆڵێکی گەورە بینێ لە پراکتیزەکردنی ئەو جۆرە سیاستە سەرمایه‌داری کە لە ناوچەکەیە هەیە ئێمە ناتوانین تەنها بە شعارێک بڵین کاڵای تورکی مەکڕن ئێمە تەنها بە شعارێک ناتوانین بڵین ڕوبەڕووی دەسەڵاتدارەتی تورکیا ببنەوە ئێمە پێمان وایە پێویستە هەستی کوردبوونی خۆمان بەهێز بکەین ئێمە پێمان وایە ئەبێ کە دەستی کاری خۆمان بەهێز بکەین ئێمە پێمان وایە لایەنی پەروەردەی کوردی خۆمان بەهێز بکەین ئێمە پێمان وایە دراما و هونەری خۆمان بەهێز بکەین هێزی سەربازی خۆمان بەهێز بکەین و پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی نەتەوەی خۆمان لە هەر چوار پارچەی کوردستان بەهێز بکەین ئەو کاتە هیچ داگیرکارێک هیچ نەتەوەیەکی سەردەست ناتوانێت خۆی بەهاوێتە ناو ڕیزەکانی نەتەوەی گەلی کورد و بەکارمان بێنێ لە دژیەکرد من پێم وایە بە بەهێزکردنی خۆمان ئەتوانین ڕوبەڕووی ئەو لێشاوە لە داگیرکاری ببینەوە